ناي بريسة أحمد كاغ أحمد بتشي وسرقالي بروجانا بله استوى هاتو متى فاميلي مولي بله بروجانا شخريشي شكار ديلش استغبر بو بازاري كردن هادي بو فاميلي بله. مول قلب استغبر خود بتنيا هاتوي بله فاميلي مول بيتشونا والله خوش جيجاي عائلي يعني بله فرقي لقل جيجايتك هذا جيجاي بوينا بو عائلة شتنا بيستير واي راستك جيجاكي زور باشا جيجاي الحمد لله برسالك ما آماده والله ما كتزاني دبي تخامن خلات بله باشا كونترين ياري ورزشي چی یاریەکە آخری توپ فوتبالشتی بەڵێ بەڵێ مەبەستمان ئەوانەیە کۆنترینیان کامەیە لە هەموو جیهانیان لە کوردستان لە هەموو جیهان کۆنترین یاری کام یاریەیە زۆران باسی پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات هاوکاری تەکەم پێت ئەڵم بیگۆڕە وەڵامێکترم بەرێ ئەوەی خۆت غەڵەتە والله کۆنترین یاری کە هەتا ئێستش هەر هەیە ئەو یاریە بەڵام یەکەمین یاری ئەو یاریە بووە کە هەتا ئێستش بەردەوامە آخر مەقصدت ئەوەیە مەبەست ئەوەیە ئێستا مەسەڵەن ئەو یاریە بەڵێ لە تەلەڤیزیۆن یەکەم جار نیشاندرایان هەر نانا لە تەلەڤیزۆن نا خەڵک ئەو یاریان کردووە لە کۆنەوە ئەو یاریە کراوە یەکەمین یاریە کە هەتاوەکو ئێستش بەردەوامە ئەو یاریە تۆ داوەکەیمان پێ بڵێ بزانی هۆیگە ئاسانکارە چکم بۆ بکەیت ئاسانکاریم بۆ کردێتم بیگۆڕە زانم ئەمە یاری گەلێک زۆرە یاریان ئەوەی وەرزشی دەڵێت وەرزش یاری وەرزش وڵای یان فوتبۆڵە یانیش ئەوەیە هەڵاتن ینی غاردان شتیوە یەکێکمان پێ بڵێ لە دوانەیەکیان ڕاستە یەکێکیانمان پێ بڵێ بزانی خۆت کامیان بەڕاست دەزانی پێمان بڵێ ئەگەر لەبەر فوتبۆڵ تۆڵی فوتبۆڵ چ هەڵاتن هەم بەردام هەبووە قەدیم بڕۆی کەمەکتم ڕۆ دەبتە هەڵاتن ینی غاردە کەواتە تۆڵی تۆپی پێیە فوتبۆڵ بەداخەوە وەڵامەکە هەڵەیە ڕاکردنە ئەوە نیە خۆت ئێڵی لە کۆنەوە غاردان هەر هەبووە کۆنترین وەرزش ڕاکردنە یاخەی ناکە ئەو کوا ئەوە وەرزشەوە ئەو هەڕ ئێستا مەڕێگادان وەرزشە ئەوە ئێستش ئەوە نیە یاری ڕاکردن هەیە وەرزش هەیە ساڵانە چەند دەوراتە کرێتەوە خەڵک یاریزانەکان بەشداری ئەەکەن یەکەمی هەیە پلەکان دیاری ئەکرێ وایە وای وڵاتە بەسێت ئەتوێت تێکدام وەڵام من زۆر بۆم ئاسانگەی تو یەکەم جارویتە فوتبۆڵ مندم نەبی گۆڕە ئەم لەبەر ئەوە کەمی ها لەبەر دیارەکەی بەخۆ بەڵێ دەزانم هەر پێم خۆش بوو لەو دوێدا یەکەم جار زۆران بازی زۆران بازش قەدیمە ڕاستەکەی وایە ئەو قەدیمە بەڵام لە هەموویان فوتبۆڵ ژار هەڵاتنە فەرقیان خۆ بەدوای تۆ بچ هەڵدەی ئەو هەڵاتنەی تر جیاوازە ئەوەیان وەکو پێشبڕکێ وایە ئەوەیان یاری بە تۆپەکەکەن وایە دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنە زۆر سپاس کاتێک خۆش خوا لەگەڵ